سڵاتان لێبێ ئەزیزانم هیوادارم هەموو کاتتان دروست باش بن ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قوبڵ بێت لە دووەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لەگەڵ هاوکارم ئەلەند لەگەڵتانین سڵاو لێبێ سڵاو لێبێ ڕاستان زۆر باشم تۆ باشی سپاس بەخوا. هیوادارم هەر باشوی سڵاو لە بینەرانی خۆشەوی سیوای تەندروستێکی زۆر باشتان بۆ خوازین هیوادارین ڕۆژ و پەرستشی هەموو لایەکتان قبول بێت ئەم ڕۆژ دووبارە بە کۆمەڵێک بڕگە و بە کۆمەڵێک بابەتی گرنگ گەڕاینۆلاتان لەگەڵ ڕاستان هیوادارین تا کۆتایی لەگەڵمان بێنەوە ئەمڕۆ بە تایبەتی پێتان ئەڵین کە چۆن بە دروستی و بە شێوەیەکی گونجاو پارشێو بکەین کە چی بخۆین لە پارشێوە جا میوانێکیشمان ئامادەیە بێگومان باوکاری میوانەکەمان ڕاستە دەست خۆش ئەلەنجا دوێنێ لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە باسمان لەو خۆراکە تایبەتانە کرد کە پێویستەکە لە کاتی بەربانگ و لە کاتی ڕۆژوشکان نابی خوین جا ئەم ڕۆژ باز لەو خواردنانەکەین باز لەو خۆراکانەکەین کە لە کاتی پارشێوە باشن بۆ جەسەمان بۆەوەی بە برسێتی نەمێنینەوە واتە بە تێری بمێنینەوە و تووشی وشکبوونەوە نەبین و جەستەمان بە شێداری بمێنێتەوە میوانێکی تایبەتمان ئامادەیە بە ورد و درشتیەچین ناو بابەتەکەەوە دواتر جا ئەلەن بە سەرەتا بڕگەیەکی هۆشیاری باس بکەین کە ڕاستە من پێ بڵێم چ بڕگەیە باسکەی بڵێ باسی تەندروستی دەمودانمان بۆکە ئەو گەزانی لە ڕەمەزانە زۆر لە هاوڵاتیان ڕەنگە ڕوبەڕووی کلۆری و ئەو بابەتانە ببنەوە باسێکی ئەومان بۆکە چۆن خۆمان لەم کێشانە پارێزی دەست خۆش ئەلەن چونکە بەڕاستی زۆرێک لە هاوڵاتیانمان لە کاتی بڕۆژوبوونا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تۆزێ تەندروستی دەمودانیان پشتگوێ خەن و ئەرکێمەش لێرە ئەوەیە کە هۆشیاری بۆ هاوڵاتیان ئاڕاستە بکەین بەڕاستی زۆرێک لە ئەو شتانم بیسوە لە نێوان هاوڵاتیانە کە ئەڵێن لە کاتی ڕەمەزانانە یەک جار دەمودانمانە شوین یەک جاردانمانە شۆن ئەویش بۆ منە لە دوای پاشێو کە پاشەویان کرد و خەوتنەوە دەمودانیانە شۆن جارێ پێش هەموو شتێ پێویستە بەوەیە کە تۆ ئێوارە ڕۆژ و چکان و دواتر بۆ نمونە سەعات نۆی شەوە دەیشەوە هەر کاتێک ئەخەوی پێویستەکە ئەو کاتە ئاسایی وەکو هەر کاتێکی خۆت دەمودانی خۆت بشۆی ئەنجا بۆ پاشێو کە هەستایتەوە پاشەوی خۆتت کرد دووبارە دەمودان بشۆیتەوە ئەنجا بخەیتەوە بەکارهێنانی پەتی ددان زۆ زەڕورە لێرەیە چونکە تۆ بە تەواوی ڕۆژەکەت هیچ ئاوێک و هیچ خواردنێک ناخۆیتەوە تووشی وشک بوونەوەی ناودەم ئەبیتەوە و لیکیشر کەم ئەبێتەوە لە ناودەم تا چونکە تۆ هیچ خواردنێک ناخۆیت و هیچ ئاوێکی ژوەر ناگری لە تەواوی ڕۆژەکەتا بۆیە تووشی چەند حاڵەتێکە بین بۆ نمونە بۆنی ناخۆشی ناودەم کە ئەمە لە کاتی بەڕۆژوبوونا زۆر ئاساییە و هۆکارەکەشی تەنها وشکبوونەوەی ناودەمە و کەمبوونەوەی لیکە لە ناودەمانە مە حاڵەتێکی ئاساییە لە هەمان کاتە ئەگەر ئەم وشکبوونەوەیە بە جوانیت پارێزگاری لە دەمودانە نەکەیت و بە جوانی نەیپارێزیت و پاکی نەکەیتەوە وەک ئاماژەم پێیا دووجار نەیشۆیت ئەو تووشی کلۆریە بیت و کلۆری لە ناودەم تازیاکات و بە هەمان شێوەش تووشی هەوکردنی پووک ئەبیت و هەوکردنی دەوروبەری پووکیش تەنانەت ئەگەر لەسەر ئەم حاڵەتە بەردەوام بیت جا باشە ڕاستان ئەگەر بێت و یەشێک بنمونە هەردانی نەشوا و وە خۆ دەزانی نزیکەی 12 بۆ 13 کاتژمێر بە ڕۆژوون بە درێژەیە و کاتە شەر دانی ناشوە ئەم لێرە چ گرفتێکی بۆ دروستە بێ جارێک پێش هەموو شتێک کە بۆ نمونە دانی ناشوە ئەو خواردنانی کە لە پارشێوایە لە کاتی بەربانگشکان ئەی خوات بەدڵنیایە و لە ناو دەمی ئەمێنێتەوە ئەم خواردنان کە لە دەمی ئەمێنێتەوە باسی ئەوە ناکەین کە ئەگەر سڵفە بیخواتەوە ڕۆژەکەی بشکێنە دووارە باسی ئەوە ئەکەین کە ئەم خواردنانە لە ناودەمیا بمێنێتەوە بۆنەکەی ناودەمی ناخۆشتر ئەکات واتە بۆنەکەی بۆ خەڵک بۆ چواردەوری بێزارەکە بە دڵنیایەوە لەبەرەوەی کە کەسێکی ئاسایی ئەگەر دەمودانی بشوە ئەو خواردنانی لە ناودەمیایەتی و پەتی ددان بەکاربێنێ بینی دانەکانی پاک بکاتەوە و سەرزمانی پاک بکاتەوە بە دڵنیایەوە کە ئەم سێشتە زۆر گرنگە ئەو کاتە بۆنە ناخۆشەکە کەمتر ئەبێتەوە بۆنێکی ئاساییە و کە خەڵکی چواردەوریشە بێزار ناکات و بەڵام ئەگەر دەمودان نەشۆیت و زمان پاک نەکەیتەوە و پەتی ددان بەکارنێنی بەدڵنیایەوە ئەمە یەکەم شت بۆنی ناخۆشی ناودەمەکە چواردەورت بێزارەکە دووەم شت بەدڵنیایەوە تووشی هەوکردنی پووکە بێ پێشەوەی تووشی کلۆریش بێ چونکە هۆکاری سەرەکی بۆ هەوکردنی پووک دروستبوونی بەکتریا و کەڵەکەبوونی مادەیەکە کە پێوتێ پڵک واتە کلسی نەرم و کلسی ڕقمان هەیە و ئەم کلسیە نەرمانەش بەکتریای لەسەر کۆ بێتەوە و بەدڵنیایە و کاتابێتە کلۆربوونی دانەکانت جا یەکێکی تریش ئەلەن لە ڕێگا چارەسەرەکانی بێژگە لەو سیانەی کە باسم کرد لە کاتی کە ئێمە بەڕۆژوین ئەتوانین سیواک بەکاربێنین سیواک یەکێکە لە هەرە مادە باشەکان و یەکێکە لە هەرە دار و شتە سروشتەکان کە بۆ تەندروستی دەمودانمان زۆ ئیسفادەی هەیە بۆ نمونە
یەکەم شت کە زۆر ئیسفادەی هەیە ئەوەیە کە توانێت ڕێژەی لیگ لە ناو دەممان زیاکات و دەممان بە تەڕوی بە شێداری بهێڵێتەوە. لە هەمان کاتیشە وردە تێکشکاندن بۆ پووکمان دروستەکات، چونکە ئەمە هەمان میکانیزمی کردداری فڵچێ بەکارهێنانی فڵچەی دانیشەکە بۆ نمونە ئەم وردە تێکشکاندنە بۆ ئەومان پێویستە کە پووکمان بە قۆتی بهێڵێتەوە و بە قۆتی بکات و پووکمان ئەستور کات بۆی بەرگەی بەکتریا و بەرگەی داخوران و زۆر شتیکە هەیە بیگرێن. لە هەمان کاتیشە ئەم دارە سروشتیە کۆمەڵێ مادە و کۆمەڵە مینەرڵسی تایبەتی تایە بۆ نمونە یەکێک لەوانە فلۆراید کە فلۆراید یەکێکە لەو مادانەی کە ئێمە پێویستمان پێێتی بۆی دانەکانمان بە بەقۆتی مێنێتەوە و تووشی کلۆربوون و زۆرەها نەخۆشی تریش نەبێت. جایەکێ لە ڕێگە چارەسارەکان ئەوەیە کە ئەلەن بتوانی فلۆرە بەورە سیواک بەکاربێنیت و ئەو سێ ڕێگەیەشی کەوتمان هەم دانشۆردن دووجار هەم پەتی ددان و هەم زمانی شەپاکەیتەوە. دەست خۆش ڕاستان بێگوانە و ڕێنمانی تۆ باسێگر سوودی زۆرە بێ و بەتایبەتی کە شۆردنی زمان زۆر هاوڵاتی بیرێشێتەوە کە پێویستە زمانیش بشۆرێ دەستە خۆش بێ و چا ئێساش باوەک هەموو ڕۆژە بێنە سەر کۆمەڵێک هەواڵی تایبەت کە ئامادەمان کردووە و بەتایبەتی لەسەر بە ڕۆژوبوون و مانگی ڕەمەزان هەواڵێکمان ئامادەیە لەسەر هەڵبژاردننی ژەمە خۆراک لە ڕەمەزانە ژەمە خۆراکی بەربانک هەروە پارشێوی شەگرێتەوە بێگومان بابەیەکەوە ئێستا بچینە لای ئەم هەواڵە. وەزارەتی تەندروستی هەرێمی بانگ سامۆرۆ پلانێکی تایبەت بە ژەمی خۆراک بۆ ماوەی 30 ڕۆژی مانگی ڕەمەزان ڕادەکەێنێت. بەڕەچاوکردنی ئەوەی کە بە ڕۆژوبوون 3 ژەمی ڕۆژانە کەم دەکاتەوە بۆ 2 ژەم کە بریتین لە ژەمی پاشێ و ژەمی بەربانگ. پسپۆران جەخت دەکەنەوە لەسەر هاوسەنگکردنی خۆراکەمادەکان بە جۆرێک کە ئەو خۆراکانەی کە لە 2 ژەمدا دەخورێت خۆراکەمادە و ڤیتامینە جۆرا و جۆرەکان لە خۆ بگرێت بە شێوەیەکی هاوسەنگ. مەبەست لە دەستەواژەی هاوسەنگ لەم بڵاوکراوەیەدا تێکەڵەی خواردنە پرۆتینیەکان وەک مریشک و ماسی و پاکلەمەنیەکان هەروەها چەوریە تەندروستەکان وەک ئەڤۆکادۆ و چەرەساتەکان لەگەڵ ئەوەشدا خواردنە کاربۆهایدرێتیەکان وەک برنج و پەتاتە هەروەها میوە جۆرا و جۆرەکان وەک سەرچاوەیەکی ڤیتامین و کانزاکان. سەرباری ئەوەش پسپۆران ڕێنمایی هەوڵاتیان دەکەن بۆ خواردنی سەوزەواتە جۆرا و جۆرەکان و دوورکەوتنەوە لە خواردنە سوورەکراوەکان و شیرینەکان لە پێناو ڕێگریکردن لە ماندوێتی و گرفتە تەندروستەکانیان بەدڵنیایەوە. بەرپرسانی خۆراک لەم بارەیەوە دەڵێن ژەمە هاوسەنگەکان دەتوانن یارمەتی دەربن بۆ پاراستنی ئاستی وزە و کەمکردنەوەی مەترسیەکانی لاوازی و شکبوونەوە. ئامانج لەم پلان و ڕێنمایانە لە پێناو ئامادەکردنی ژەمی هاوسەنگ لە خۆراکەمادە جیاوازەکان بێگومان پاراستنی تەندروستی هاوڵاتیانە. بەڵێ بێگومان جەستەی ئێمە لە کۆمەڵێک پێویستی پێک دێت کۆمەڵێک پێویستی هەیە کە ئێمە جەستەمان پێویستێتی تاوەکو فرمانی ئاسایی خۆی بەجێ بگەێنێت جا زۆر گرنگە لە کاتی بەڕۆژوبووندا لە کاتی ڕەمەزاندا هاوڵاتیان بزانن کە جەستەیان پێویستی بە چ خۆراکێکە هاوڵاتیان بزانن کە پێویستە چی بخۆن و چی نەخۆن بێگومان وەک لەم هەواڵە دیارە هاوسەنگکردنی خۆراک واتە تێکەڵکردنی خۆراک لە هەموو خۆراکەمادەکان سوودێکی زۆری هەیە لەوەی کە جەستە زۆربەی پێویستیەکان وەرەگرێ بەڵام پێویستی شەکە هاوڵاتیان ئاگادار بن برم نەگەر هاوڵاتیەک پرۆتینی کەم بێ ماسوولکەی لاواز بێ بێگومان پێویستەکە ئاسێکی یاخود ڕێژەیەکی زیاتر لە خواردنە پرۆتینیەکان وەربگرێ و بە پێچەوانەشەوە ئەگەر هاوڵاتیەک جۆرێک لە ڤیتامیناتەکانی کەم بێت ئەکرێت میوەکان و ئەو خۆراکانە بخوا کە ڤیتامیناتیان ڕاستە بەدڵنیایەوە جا ئەلەند هەروەک دیاریشە زۆر هاوڵاتی ئێمە خۆمان باشترین کەسینکە خۆمان ئەناسین ئەنی خۆمان جسمی خۆمان و خۆمان تەندروستی خۆمان ئەزانین بە چ خواردنێک تێگەچین بە چ خواردنێک ئاساییە بەلامانەوە زۆر هاوڵاتی هەیە کە تووشی وشک بوونەوە ئەبێت لەم مانگە پیرۆزەیە ئەویش بەدڵنیایەوە ئەبێت خۆی هاوسەنگ بکاتەوە خواردنی خۆی هاوسەنگ بکاتەوە کە ئەو خۆراکانە بخوات کە جەستەی بەشێداریە هێڵێتەوە بەدڵنیایەوە دواتر بە تەفاسل و بە وردەکاری ئەچینە ناو ئەم بابەتەوە لەگەڵ میوانەکەمانە کە بزانین چه خواردنێک هەڵبژێرین بۆی کە جەستەمان بەشێداری بمێنێتەوە جا ئەلەند هەواڵێکی کەمان ئامادەیە سەبارەت بە
ئاو خواردنەوە و سەرێشە. وەک دیارەکە لە ڕۆژوانانە کە بە ڕۆژوو ئەبین تووشی جۆرێک لە سەرئێشە ئەبین کە هۆکاری جیاوازی هەیە و ئێمەش هەواڵێکمان ئامادە کردووە سەبارەت بەم بابەتە. با بەیەکەوە زانایی زیاتر وەرگین لەبارەی ئەم هەواڵەوە فەرموون. پزیشکانی ئیمارات ڕایدەگەێنن کەم خواردنەوەی ئاو و وشکبوونەوەی جەستە هۆکاری سەرەکین بۆ توشبوون بە سەرئێشە و ماندوێتی لە کاتی بەڕۆژوبووندا. لەلایەکی تریژ ڕایدەگەێنن پێویستە هاوڵاتیان تێبگەن لە میکانیزمی پڕکردنەوەی پێویستیەکانی جەستە. ئەمەش بەواتای ئەوە دێت لە بری ئەنجامدانی پێشبڕکی ئاو خواردنەوە لەگەڵ جەستەیاندا کاتەکانی ئاو خواردنەوە دیاری بکەن. لەم بارەیەوە پسپۆڕان پێشنیاری سیستمی کەمخۆری دایم خۆری دەکەن. ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن لە نێوان کاتی بەربانگ و پارشێودا وردە ئاو شلەمەنەکان بخۆنەوە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم پەیامە پسپۆڕانی خۆراک پلانێکی سادە پێشنیار دەکەن. 2 بۆ 3 پەرداخ ئاو پاش بەربانگ، 1 بۆ 2 پەرداخ ئاو لە دواتر و کاتەکانی شەودا، هەروەها 2 پەرداخ لە پارشەودا. سەرباری ئەوەش پسپۆڕان ڕێنمایی دەدەن لەسەر سنووردارکردنی خواردنەوە کافاینەکان و خواردنەوە گازەکان و شەکردارەکان کە ڕەنگە مەترسی ئاوسانی سک و گرفتەکانی هەرز بهێنێتە ئاراوە. ڕاستە پندێکی کوردی هەیە ئەڵێ هەموو شتێ بەخێ و خوێژ بەمانە. ئەمە ڕێک ئەم هەواڵەیە، هەواڵێکی زۆر جوانە بەڕاستی، چونکە وەک ئەزانین کە بێگومان زۆر خواردنەوەی یاخود زۆر خواردنی هەموو شتێک زەرەر و زیانی خۆی ئەگەێنەوە. ئەمەژەوەیە کە ئاڵێ هەروکو خۆ ئاماژە و پێ ئاویش زۆر بخرێتەوە بە دڵنیایەوە زیانی هەیە. جا هەواڵێکی کەمان ئامادەیە ئەلەند ئەم هەواڵی ترمان سەبارەتە بە چاو پێمان بڵێ ئەم هەواڵەمان باس لە چێگا. بەڵێ بێگومان بەشێک لەو هاوڵاتیانی کە بە ڕۆژووە بن لە مانکی ڕەمەزانی پیرۆزە ڕوبەڕووی هەندێک گرفتی تەندروستیە بنەوە. گرفتەکانی تەندروستی چاویش بەدەر نییە لەو گرفتانە. هەندێک کات وەک ئەبینین کە لێڵبوونێک لە چاو یاخود تەڵقبوونی چاو بەهۆی بەڕۆژووبوونەوە تووشی چەند کەسێک بووە. جا ئەم شتە کاتیە، بەڵام هۆکارەکەی کە چەنۆکارێک ئەگرێتەوە کە ئێمە لەم هەواڵەیە بە گشتی باسی هۆکاریشانەکەین. با بێکۆ بچینە لای ئەم هەواڵە. پزیشکان و پسپۆڕانی ئیمارات ڕایدەگەێنن دابەزینی نائاسایی ئاستی شەکر لە خوێندا هۆکارە بۆ لێڵبوونی چاو بۆ ماوەیەکی کاتی. لە کاتێکدا ئاستی شەکر لە خوێندادا دەبەزێت بۆ 7 میلیگرام، ئەندامەکانی جەستە بە تایبەتیش مێشک بڕی پێویست لە وزە و سوتەمەنی وەرناگرن بۆ بەجێهێنانی فرمانەکانیان. ئەمەش مەترسی توشبوون بە کێشەکانی بینین زیاد دەکات. لەم بارەیەوە پسپۆڕانی ئیمارات دەڵێن کەمبوونەوەی ئاستی شەکر لە خوێندا بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دادەنرێت بۆ توشبوون بەم گرفتانە. چاو و مێشک پشت بە شەکری گلوکۆز دەبەستن وەک کەمبوونەوەی ببورن، وەک سەرچاوی سەرەکی وزە و لە کاتێکدا بە ڕۆژوبووان کەمبوونەوەی ئاستی شەکر لە خوێندا ڕەنگە گۆڕانکاری لە چۆنێتی لێکدانەوەی بینیندا دروست بکەن. ئەمەش هەندێک جار دەبێتە هۆی لێڵبوون و بینین بۆ ماوەیەکی کاتی. لە زۆربەی بارودۆخەکاندا پاش گەڕانەوەی ئاستی شەکر بۆ ڕێژەی ئاسایی خۆی توانای بینینیش دەگەڕێتەوە بۆ باری ئاسایی خۆی. بەڵام لە هەر ئەگەرێکی بەردەوام دووبارە بوونەوەی ئەم گرفتانە پسپۆڕان داوا لە چارەخوازان دەکەن سەردانی پسپۆڕی تایبەت بکەن بۆ ڕێگریکردن لە هەر ئەگەرێکی نەخوازراوە. بەڵێ جا لە ئێستاە بۆمان دەرکەوت کە دابەزینی ئاستی شەکر بێگومان یەکێکە لەو هۆکارانی کە ئەم کێشێ دروستەکە کاریگەریە کاتە سەر تەڵەفۆنی چاومان. بەڕاستی زۆر جار بە هاوڵاتیان ئەوترێ کاتێک نزیکە بیتەوە لە بانگی پیرۆزی ئێوارە ئەویان بۆ پێشنیارێکتێک کە لە ماڵەوە بمێنەوە زۆر جار سایقی نەکەن یاخود خوێندن و ئەمانە نەکەن، چونکە بەڕاستی لەو کاتە شەکری خوێنیان زۆر دابەزیوە و گەشتۆتە بۆ نمونەکە لە هەواڵەکە باسکراوە گەشتۆتە 7 میلیگرام پێردیسیلیتر. ئەو کاتە تووشی لێڵبوون و تەڵەخبوونی چاوە بن و با بڵێن سەرنجیان بۆ شتەکانی دەوروبەر و ژیانی ڕۆژانیان کەمترە بێتەوە. ڕاستە دەستخۆش ڕاستانجا
سەبارەت بەو خواردنانی کە لە ڕەمەزانە ئەخورێ وەگەزانین کە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە بەشێک لە هاوڵاتیان نەک بەشێک وەڵا زۆربەیەتی هەنگە خۆشمان هەنێکات ڕەمزی ڕەمەزانە هاوڵاتیان پەنابەرنە بەر خواردنی شیرینیەکان بە تایبەتی لوکمەقازی جا بەگشتی ڕاپرسیەکمان کردووە بابەتێکمان بۆ ئامادەکردوون لەسەرەوەی کە تا چەندێک هاوڵاتیان پەنابەنە بەر ئەم جۆرە خواردنە و کە دواتر لەگەڵ پسپۆڕە تایبەتیەکەشمانە لێکەوتەکانی باسەکەین با ئێستا بێکەوە بینەری ئەم بابەتە بین. لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز زۆرێک لە هاوڵاتیان ڕووەکەنە خواردنی شیرینیەکان بە تایبەتیش لوکمەقازی. جا هاتوینەتە بازار ئەمانوێ بزانین تا چەندێک هاوڵاتیان لەم مانگە پیرۆزەیە بۆ بەربانگ و بۆ پارشە و ئەم جۆرە شیرینیان ناخۆن لەگەڵمان بن. بەگشتی خەڵک لە ڕەمەزانە بۆ بەربانکردنەوە بۆ پارشەویش ڕووەکاتە شیرینی بە تایبەتی لوکمەقازی تا چەندێک لەگەڵەمایی وەڵی ئەوەنە لەگەڵ ئەوام ئەبێ خۆمان بپارێزین چونکە ئەو شیرینیە هەنواع و ئەشکال خەڵکیاندا بەزانۆتە ناو شارەکەەوە شیرینیە خوا بەبێ ئەوەی حسابی خۆی بزانێ شیرینیەکان زۆربیان زەیتەکانیان باش نین ئەبێ سەحەق خۆی ئادە شتانە ئاگادار بێ بۆ ئەو خەڵکە فەقیرە چونکە خەڵکێکی زۆرێ فەقیرە نازانێ مناڵە نازانێ ئەیخوا دوای تووشی کارە سا دەبێت تووشی ئەنواع و ئەشکال لێپرسینەوەش نییە لێرە کوا هیچ کەس نییە هەموو کەس بە ئارزوی خۆی شتەکان ئەفرۆشێ و نەسیعر هەیە نەشت هەیە نەسەیری بازارەکرێ ئیترەبێت تۆ خۆت ئاگاداربی ڕێژەیەکی زۆر لە شەکرا هەیە لە لوکمەقازیە ێتی ڕاستەکەی ئەوانەی کە شەکریانە ئەبێ هەر زۆر خۆیان پارێزن چکە ئەمە شەکری ئەو شەکرەیە کە شەکرە لێترسێ هیچ نەبێ خورمایە بخۆنەوە باشترە بەڵام خورماکانی ژەبێگان لە خۆناوین بەڕاستی ئێستا بازارەکە بۆ بازار شەیتانی هەموو کەس ئەفرۆشێ و هەموو کەسێکی ئەڵێ شتەکەی من زۆر موهمە بەڵام واش نییە بەخۆ بەڕاستی شیرینیەکان جوان و تازەن خەڵک لە ڕەمەزانە ڕۆژەکەی پێشکێنێت و لوکمەقازی بامێ هەمویان لەگە شربەتایی خۆ لا ئێوە تا چەندێگە ڕوە ئایا ڕێژەی ئەو کەسانی کەیەن بۆ کڕینی لوکمەقازی زۆرن وەڵا خۆی ئێستا عادەتەن شەکرە زۆرە بەس خەڵک ئێمەوا دروستیەکەین ئەڵین باشیلەی زۆر کەمتر بی زۆر وشکترە وەک ساڵانی زوو شیری زۆر پێوە ناکەین وشکە بێتەوە دیسان ڕۆژانی تر چۆن ئامادەکانگرێت ئێستا هەر بەمانشەوە باشە زۆر هاوڵاتیان ڕووەکەنە شیرینی و بە تایبەتی لوکمەقازی لە ڕەمەزانە ئێوە ژەم بابەتانە بەکارێنن وەڵا لەبەر ناڵەکانمان بەڵێ بۆ خۆمان نەبێنەوەڵە وەڵا هەر لوکمەقازی و شەربەت باشە زۆرێک لە پزیشکان ڕێنماییان لەسەرەوەی کە لە ڕەمەزانە شیرینی کەم بخورێت ئەگەر بشخورێت ڕێژەیەکی کەمی لێ بخورێت تا چەندێک خەڵک پابەندە بەم ڕێنمایانەوە وەڵی زۆر کەم ئیتر بەبین نەفەرەکانیش کەوتو ئینسانەکان خۆیان بەڵامی بە خۆمان زۆر مڕعاتی خۆمانەکەین بۆ شیرینی نەگرات لە ڕەمەزان لە کاتەکانی تریشە بەعام شیرینی تقریبا ڕازێکی زۆری لەسەر لە ڕەمەزانە بە تایبەتیش چونکە با بڵێن زستانیشە ئیتر بەڵام ئەوەیە لوکمەقازیەکە زیاتر بە تەسەووری من طبعا چکە شیرینی بابەتی زۆر نەعاونەوە تەسەوورەکەم لوکمەقازیەکە زیاتر لەبەر نرخەکەی بێ چونکە خەڵک تقریبا دارەیەشی زۆر باش نییە ئەجناشیرینەکان بەعام خەڵک تەڵەبی زۆر لەسرە بەڵام عەرزم کردی لوکمەقازیەکە زیاتر من تەسەوورەکەم چکە با بڵێن لە چاو باقلا و شتەکە گران بڵێن هەرزانترە عدەدی زیاتر کێشێت و هەرزانتریشە تەسەوورەکەم لەوانەیە ئیقبالی لوکمەقازیەکە زیاتر لەسەر ئەو مۆزوعە بێ والله تقریبا لوکمەقازیەکە ئێستا تقریبا 3-4 نوعیشی هەیە با بڵێن بۆ دروستکردن ئێستا ئەم بابەت ئێمە دروستەکەین هەر لوکمەقازیە بەس شێوازێکی وردە و با بڵێن ئەو گرەی ناوەکەی نییە ئێمە ناڵین ئەو ناوەی گرێ دروستکات چکە ئەو عادەتەن ئەو ناوەی کە گرەکە دروستەکە شیرێکی زۆر هەڵەمژێ بەڕاستیەکەی ئێمە تقریبا وەکو نقلێکە تقریبا پشکۆلێکە ناڵم ئەوی 3-4 نوعی هەیە با بڵێن بەڵام تر زیاتر ئێمە ئیهتیماممان نابوو بابەتە پشکۆلەکە وردەکەی با بڵێن تۆزێ ڕقە لە دیوی دەروانێ بەڵام ناوەکەی بۆشە لە خواردنی هەر 100 گرامێ لوکمەقازیدا نزیکەی 300 بۆ 400 کالۆری هەیە کە ئەمەش بەڕاستی ڕێژەیەکی زۆرە و ئەگەر زیاد خۆری تیا بکرێ ئەوەنەی تر بەرزە بێتەوە بەتایبەت بۆ کەسانی کە
بەدەست نەخۆشی شەکرەی جۆری دوو بە تایبەتی ئەناڵێنن یاخود ئەوانی کە ئاستی کۆلسترۆلیان بەرزە و گرفتی تری تەندروستیان هەیە. بەسە خۆش بێ ئەلەن بۆ لێدوانی کە بۆ ئامادەکردبووین جا ئەو لە دوانی هاوڵاتیان بوو ڕای هاوڵاتیان و کاسبکاران بوو لەسەر لوقمەقازی و جۆرەکانی جیاوازی شیرینی بەدڵنیایەوە ئەوەی کە پێویستە ئێمە لە ژیانمانە یعنی لە ڕۆژێکە ئەگەر شیرینیە گوەرگرین 25 گرامە کە ئەم 25 گرامە ئەگەر حسابی کەین بەنزیکراوەیی لە تێ لەم لوقمەقازیە و لە تێ لەم پاقلاویە و گازێکی بچووک لەم لوقمەقازی و پاقلاوانە ئەسابەکرێ بەڵام ئەوی کە خۆش ئاماژە و پێە لە دوانەکە باز لە 100 گرامەکی کە ڕێژەی خواستی هاوڵاتیان لەسەری 100 گرامە ینی چوار ئەوەنەیە بۆ نمونە دوو لوقمەقازیە یاخود دوو پاقلاوەیە کە بەڕاستی ئەمە زیان ئەگەیەنێ بە تەندروستی جەستێت بەڵام ئەگەر بتوانیت هاوسەنگیەک ڕاگریت لە بینی خواردنەکانتە و ئەو شیرینیانی کە ئەی خۆی بەدڵنیایەوە بە تەندروستی ئەمێنیتەوە ئەو کاتە حەزەکانی شەدابینەکەی بۆ نمونە وەک ئاماژەمان پێەیە مۆرکی ڕەمەزانە و زۆرێک حەزیان لێتی بەڵام بەدڵنیایەوە ئەمە نابێت بێتە هۆکارێ بۆەوەی کە هەموو ڕۆژێ بخورێت و هەموو ڕۆژێکیش یەک دوانێکی لێ بخورێت چونکە بەڕاستی هەم بۆ قەڵەوی هەم زۆر زیانتری هەیە جا ئێستا ئەگەر هاوکارانم ئەمە یارمەتی دەرم بن گرافیکەکەمان بۆ بخەنە سەرواڵەکە باز لە دەرئەنجامەکانی زۆر خواردن بکەین لە پاشێوانە جا بابزین ئەم زیانانی زۆر خواردن لە پاشێوانە چییە؟ جارێ پێش هەموو شتێ پاشێوان بەدڵنیایەوە دوایی لەگەڵ میوانەکەمانە ئەچینە تەفاسل و وردەکاری بابەتەکەەوە پێویست ناکات زۆر بخۆین تەنها باش بخۆین واتە وەک لە هەواڵێکی شاماژەمان پێەیە کەم خۆرێکی دایم خۆر بین بەڵام ئەو زیانانەی کە دەرئەنجامی ئەوە بێ کە ئێمە زۆر بخۆین لە پاشێوانمانە یەکەم شت تووشی دڵەکزێ و گەڕانەوەی تشەڵۆکی گەدابین ئەمە بۆچی؟ زۆر هۆکارەگەڕێتەوە هۆکاری قورسی خواردنەکانمان شێوازی و خواردنانی کە هەڵیە بژێرین لە پاشێوانەکە بیخۆین لەگەڵ ئەوەی کە ڕاستە و خۆ دواتر بەسەریا ئەخەوین ئەمە هۆکارە بۆ دڵەکزێ و کێشەی کۆئەندام و گەڕانەوەی کۆئەندامی هەرس و گەڕانەوەی تشەڵۆکی گەدەم لە هەمان کاتە وەک ئاماژەم پێەیە گرفتەکانی هەرسکردنی خۆراک ڕاستە و خۆکە بەسەریا ئەخەویت و خواردنێکی قورسیشت خواردووە ئەو کاتە گرفتی هەرسکردنی خۆراک دەبێت و ناتوانانی هەرسیکەیت وەکووا بێ چۆن ئەوترێ دواتر تووشی تێکچوونێکی گەدە ئەبیت و بۆ بەیانەکەی هەستەکەی گەدەت قورسە بۆ تەواوی ڕۆژەکە هەستەکەی گەدەت بە قورسی ماوەتەوە لەگەڵیشە بەرزبوونەوەی نەئاسایی ئاستی شەکر لە خوێندا ئەگەر بۆ نمونە زۆر بخۆین و بە دڵنیاییەوە ئەو خواردنانە یاخود ئەو میوانە بخۆین کە شەکرێکی زۆر بڕێکی شەکرێکی زۆریان تایە و یاخود شیرنەمەنەکان بخۆین شەکرێکی نەئاسایی لە خوێن تا بەرز دەبێتەوە کە بە دڵنیاییەوە ئەمە زۆر زیانی هەیە هەم بۆ نەخۆشەکانی شەکرە هەم بۆ دڵ و لە هەمان کاتیشا بۆ قەڵەوی بە دڵنیاییەوە زۆر خواردنی پارشێوان چونکە ڕاستە و خۆ مەودایەک و کاتێکی ئەوەی زۆر لە بەردەمانیە تاوەکو بڵێ ئەجوڵیت و هەرسیەکەیت لەوانەیە ڕاستەخۆ بخەویتەوە و دواتر بەیانەکەی ساحەوت و هەشت هەستیتەوە لەم مەودایە کە ڕاستەخۆ بەسەریا ئەخەویت بە دڵنیاییەوە هۆکاری سەرەکیە بۆ قەڵەوی قەڵەویشی چکە لە نەخۆشەکانی کە لە ئێستا زۆرێک لە ئێمە پێوەی ئەناڵێنین و بەڕاستی زۆرێک لە هاوڵاتیان ئەیانەوێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لەگەڵ ڕۆژوگرتن و تەعاتەکانیانە بیانەوێت تەندروستی خۆیان باشکەنەوە و چەوریان دابەزێن و وەک چۆن بڵێ ئەگە قەڵەویش بن یاخود بە بڵین کێشیان زیابێ کەمێک لە کێشیان داگرن بەڵام زۆر خواردن لە پاشێوانە و ئەو خواردنە خراپانە بخۆین کە دواتر لەگەڵ میوانەکەمانە باسی ئەەکەین هۆکارە بۆ قەڵەوی بە دڵنیایەوە قەڵەوێکە و چەوریە زیان بەخشەکانیشە خراپتر ئەکات دەست خۆش ڕاستانجا ئەگەر ئێمە بەگشتی باسی جۆری خۆراک بکەین ئەگەر بەگشتی باسی ئەو بکەین کە خۆراک بکەین بە چەند جۆرێکی جیاوازەوە ئەتوانین بڵین کە باشترینەکان کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزە هاوڵاتیان پەنای بۆ ببن ئەم جۆرانەیە ئەم جۆرە خۆراکە مادانەیە پرۆتین کاربۆهایدریت ڤایتەمینەکان لەگەڵ کانزاکان ئەمانە بەگشتی ئەو خۆراکانن واتە بەگشتی ئێمە دواتر لەگەڵ بێگومان لەگەڵ پسپۆڕە تایبەتیەکەمانە ئەچینە وردی ئەم بابەتانەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و ئێمە لە ژەمەکانی مانجی ڕەمەزانە تێکەڵەیەک لەم خۆراکانە بخۆین بە نمونە پرۆتینەکان وەک سنگی مریشک و گۆشت و ماسی و ئەم بابەتانە یاخود کاربۆهایدریتەکان وەک پەتاتە و برنج و ئەو بابەتانی کە کاربۆهایدریتی تایە هەروەها ڤیتامینەکان و کانزاکان کە لە سەوزە و میوە و ئەو بابەتانەوە دەستمانەکەوێت ئەتوانین بڵین کە ژەمێکی زۆر گونجاومان خواردووە و هەروەها ڕۆژوگرتنیش ئاسایی ئەبێت ئاسانترە بێت لە لامان هەر زۆر کار لە ئەزمموی خۆمانەوە ئەگەر سەیری بکەین کاتێک کە خواردنەکان بە هاوسەنگی و بە تێکەڵی ئەخۆین
زۆر ئاسانترە هیلاکبوون و ماندووبوون و برسێتیمان کەمترە بێت لەگەڵەوەشا بێگومان تینوێتیمان کەمترە بێت چکە شکانی تینوێتی بێگومان هەر لە ئەو خواردنەوەیە نییە بێگومان لەو خواردنانەشەوە کە ئەیان خۆین. دەست خۆش بە ئەلەنجا بەدڵنیایەوە وەک وتراوە خواردنەکانت بە هەمە جۆر بن و لەسەر یەک جۆری قورسی نەمێنێتەوە بۆ نمونە بەس خۆمان بە برنج و هەنێ خواردنی ترەوە نەپێچینەوە و خواردنە جۆرا جۆرەکان بۆ نمونە میوە و سەوزە و وەک ئەلەندیش باسی کرد ئەو چوار پێکاتەیە کە هەمانە بۆ ئەوەی بتوانین هەمووی بۆ جەستەمان دابینکەین و تەندروستێکی باشمانە بێت و لەسەریشمان قورس نەبێت دواتر کە بەسەری ئاخەوتین. دەست خۆش ڕاستان ئێستا میوانێکمان ئامادەیە وەک ئاماژەمان پێیان کە بە ورد و درشتێ چینە ناو بابەتی خۆراک و کاتی پارشێ چی بخۆین چی نەکەین چی بکەین بەڵام وچانێکی کورد وەرگین و ئەگەڕێنەوە وەلاتان لەگەڵمان بن. وەک پێشتریش ئاماژەمان پێەیە کە ئەمڕۆ بە تایبەت باسی خواردنەکانی پارشێوەکەین بۆمە بەسەر میوانداری دکتۆرە سیما سۆرانمان کردووە پسپۆڕی خۆراک و قەڵەوی دکتۆرە گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس تەندروستی چۆنە؟ من باشم هیوادارم باش. زۆر سپاس. باشە دکتۆرە بالەوە دەست پێکەین باشترین جۆری خۆراک چییە کە هاوڵاتیان پەنای بۆ بەرن لە پارشێوە؟ بەڵێ سەرتا دووبارە سڵاوتان لێبێ و پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ یەکەم بەڕاستی ڕەنگە پێشتریش زۆر باس لەوە کرابێت کە چه خواردنێک وەربگیرێت هەتاوەکو زۆرتر بە با بڵین بەتێری بتێڵێتەوە لە مانگی ڕەمەزاندا بەڵام ئەتوانین ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز بە جۆرە زانستیانەکەی باسیکەین کە بۆچی دەبێت ئەو جۆرە خۆراکانە وەربگیرێت بێگومان ئێمە پرینسپلی ئەو خۆراکانی کە هەڵ ئەبژێرێت هەتاوەکو وات لێ بکات زۆر بەتێری بتێڵێتەوە و بەرگەگرتنمان زیاتر بێت ئەبێت ئەو خۆراکەی هەڵی ئەبژێرینجا لە مانگی ڕەمەزاندا بێت یان بەدەر لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبێت ئەو خۆراکانە بێت کە یەکێک لەم میکانیزمی ئیشکردنیان هەیە یا ئەوە تا ئەو خۆراکانن کە کار لە هۆرمۆنی برسێتی و تێری ئەکەن کە ئەمە بەتایبەت ئەو گروپە خۆراکیانن کە لە بابەتی پرۆتینەکانە هەیە و لە چەوریەکان بەتایبەت چەوری سوودبەخشەکان و لە کاربۆهیدراتی ئاڵۆز و لە ڕیشاڵەکانە هەیە یان ئەوە تا ئەو خۆراکانن با بڵین کە کار ئەکەن لەوەی کە هێواشتر با بڵین لە ناو گەدە بەجێ بهێڵن بەتاڵ بێتەوە کە ئەمانش دیسانە و گروپی پرۆتینەکان و چەوریەکان و ڕیشاڵەکان ئەگرێتەوە یا ئەو خۆراکانن کەوا ئەکەن شەکری ناو خۆراکە وردە بمژرێت ومەژوە ئەکا شەکری خوێن بەجێگیری ئەهێڵێتەوە یەکسەر تووشی بەرزبوون و پاشان نزم بوونەوە نابێت و کەسەکە هەست بە بێوزەی و برسێتی بکە کەمە لە کاربۆهیدراتە ئاڵۆزەکانە هەیە و خاڵی چوارەمیان ئەو خۆراکانن کە ئەو گروپی خۆراکانن کە با بڵین وا ئەکەن کەمێک قەبارەی گەدە تووشی دیستەنشنی ئەکەن یعنی تۆزێک زیای ئەکەن لە ڕێگەی وەرگرتنی ئاو کە بە دوای خۆیانە ئەهێنوە ئەکەن لە ڕێگەی ئەوەی کە دەمار با بڵم چالاک ئەبێت وە ئەکا کەسەکە هەز زیاتر بە تێری ئەکا بە نمونەش ئەمە خۆراکی ڕیشاڵەکانە کەواتە کاتێک کەسێک لەبەر ئەمێ ئەوترێت زۆر دووبارە ئەبێتەوە با لە کاتی پارشێوە لە کاتی مانگی ڕەمەزاندا گرنگی بیرە بە خواردنی ئەم سەرچاوانە ئەگەر بە نمونە لە هەرێکێکیان باسیکەین پرۆتیناتەکان وەکو چی ئەگرێتەوە بابەتی با بڵێن ئێمە مریشک و ماسی و گۆشت لەوانەوە دەست پێکەین هەتاوەکو بابەتی شیر و بەرهەمەکانی چەرەسات پاقلەمەنەکان ئەمانە لەخۆ ئەگرێت بابەتی کاربۆهیدراتە ئاڵۆزەکان چی ئەگرێتەوە ئەمانیش بەڕاستی شۆفان ئەگرێتەوە بابەتی نیسک و نۆک ئەگرێتەوە پەتاتە ئەگرێتەوە با بڵێن بەتاتی شیرین زیاتریایە بەرهەمی دانەوێڵە تەواوەکان گەنمی تەواو ئەگرێتەوە برنجی قاوەی شەگرێتەوە بەس ئێمە بەکاری ناهێنین و نایخۆین خاڵێکی تریان ڕیشاڵەکان ئەمانش بە هەمان شێوە لە شۆفان لە پاقلەمەنەکان لە سەوزە و میوەکان وەرئەگیرێ و بابەتی چەوریەکانیش چەوری سوودبەخشەکان مەبەستمان بە زۆری با بڵین لە چەرەساتی وەکو گوێز وەکو بایام زەیتی زەیتون ئەگرێتەوە یاخود با بڵێم تۆوەکان بۆ نمونە تۆوی چیامان هەیە تۆوی کەتان هەیە ئەیگرێتەوە ئەمانش بابەتی و بیریشمانە چە لە بابەتی پرۆتینەکانە سەرچاوە پرۆتینەکان شیرەمەنەکانیش نازانم باسم کردیانە ئەوی شەرێکێکی ترە لە سەرچاوەکان کاتە کاتێکە گرنگی بەم خۆراکانە ئەی بێگومان لە ڕێگەی ئەو میکانزمانی باسمان کرد هەرێکێکیان وا ئەکەن زۆرتر توانای بەرگەگرتنمان بۆ برسێتی ئەبێ دەست خۆش دکتۆرە ئاماژە و بۆ خواردنانە کرد کە بە تێرێتی ئەمان هێڵێتەوە زۆر جار ئاماژە بەواکەین کە ڕۆژوانان لە ماوەی بە ڕۆژوە بن ئەو ناخۆنەوە تووشی وشکبوونەوەیەک ئەبن جا چه خواردنێک چه خۆراکێک پێویستە بۆی بخورێت بۆی تووشی وشکبوونەوە نەبین لە کاتی پەرشێوانە بەڵێ بەڕاستی باشترین خواردنەوەکان بۆی جەستە بە شێداری بهێڵێتەوە ئەتوانین بڵێن سەلامەتترینیان و ئەوەی کە زۆرترین سوودی هەیە ئاوە
ئەمە خاڵی یەکەم وەکو خواردنەوەی سەرەکی ئەگەر کەسەکەش زۆرمان بیستۆڵێ ئەو نەم ئاو پێ ناخورێتەوە تامینیا دڵم تێکەڵیە ئەمانە ئەتوانین ئێمە من دایمەن پێیانەڵم یان قاشێک لیمۆ یان سەوزێک کە خۆت حەزلێتی بیخەرە ئاوەکە و وەریگرە هەتاوەکو تامێک بات کە حەزت لێتی و بتوانی وەریگری لە دوای ئاو بەڕاستی شیری ژێکێکە لەو بابەتانی کە ئەتوانی وەریگریت لەبەرەوەی هەم لە ڕێگەی و پرۆتینی تایە و هەم کانزاکان وەکو سۆدیۆم و پۆتاسیۆم تایەتی سوودی دەبێت لە دوای ئەو ئەگەر بمانەوێت بۆ نمونە چای ڕۆکیانی کە با بڵێم کافاینی تیانە چونکم کافاین خۆشی لەخۆی ئەبێتە هۆی وشک بوونەوە ئەتوانێت وەریگرێ بابەتی شەربەت ئەگەر کەسەکە حەزی لێبێ بە بڕێکی کەمتر ئەتوانێت وەریگرێ بەس نەک بە بڕێککە بیخاتە بری ئاوەکە یعنی ئەگەر حەزی لێ بوو ئەویش بێگومان شەربەتە سروشتێکە نەک شەربەتە دەستکردەکە دەستخۆش دکتۆرە ئەگەر باسێکی بڕی ئاو خواردنەوە بکەین ئێمە زۆرێک لە وڵاتیانە بینی بنمونە بەربانگەکاتەوە ئاوێکی زۆرە خوا دوایی ترواز لە ئاو خواردنەوەیێنێ هەتاوەکو نزیکی پارشێ و ئایا ئەمە باشترێکەیانەوەی کە بۆ نمونە بڕێ ئەو بخواتەوە و دوای کاژمێری کە تۆزەیتر وردە کامیان باشترێکە دکتۆرگیان بە نیسبەت وەرگرتنی ئاوە بەڕاستی ئەوە زۆر گرنگە کە نەک ئەوەی کە بەس چەنێک وەرەگرن ئەوەی کە چۆنیش وەری ئەگرن کاتێک کەسێک کە لە ماوەیەکی کورت و کەمە بڕێکی زۆر ئاو وەرئەگرێت بەڵێ جستەی لەو کاتەیە شێدار ئەکا بەڵام چەند لێکەوتەیەکی توش ئەبێت بەڵام ئەگەر کەسێک بێت و بە شێوەیەکی وردە تەدریجیەن لە سەرەتای ڕۆژ و شکانەکەیەوە هەتا کاتی پارشێ و لە مەسافەکەی ڕەنگە نووسبێت لەو کاتیانە با بڵێن پێش و دوای ئەوە بە شێوەیەکی وردە ئاوەکە وەرگێت سێرەکی ئەمە لە کۆتایە جستەشی بە شێداری ئەهێڵێتەوە و هەروەها تووشی وشکبوونەوەشی ناکە بەڵام کاتێک کەسێک لە ماوەیەکی کەمە ئاوێکی زۆر وەرئەگرێت یەکەمین لێکەوتی ئەوەی کە کەسەکە دواتر زۆر میزەکە یعنی ئەم میزکردنە زۆرە جاری وایە کەسەکەەوە لێکە ناتوانێت بنوێتەوە کوڵتی خەوەکەی تێکەچە ئەمە لەلایەکی ترەوە لە ڕێگەی ئەم میزکردنە زۆرە و کەسەکە دواتر سەرەکەی تینووی ئەبێتەوە کەسەکە کەواتە ئەگەر بێت و ئێمە هاتین بە شێوەیەکی تەدریجی وەرمانگر ئاوەکە بێگومان تووشی ئەو لێکەوتەیە نابین دەستخۆشکەوتە ئەکرێ بڵێ مەسەن ئەگەر بە زۆر ئاو لەسەریە بخورێتەوە لە پارشێەوە لە بریوی کە تینوێتی بشکێنە بێتەوەی تینوێتی بزەبت لە ڕێگەی ئەوەی کە میزمان زۆر پێ ئەکات دەستخۆش باشە دکتۆرە لە کللتوری کوردەواری ئێمە زۆر خواردنمان هەیە کە بڕێکی باش بەهارات و سوێری و ئەمانی تیا بەکارێنین بە تایبەت بریانی و سەر و پێ و زۆر شتمان هەیە کە بەهاراتی تایبەت بەخۆی هەیە و بەهاراتی باشی بۆ بەکارێنن خانمان جا ڕۆڵی ئەم بەهارات و سوێریە لە پاشێوانە ئەگەر بخورێت چ کاریگەریەکی بێت لەسەر ڕۆژەکەمان بەڵێ بەڕاستی وەرگرتنی ئەو خواردنانی کە بڕێکی زۆر لە بەهاراتەکان بە تایبەتی بەهاراتە تیژ و توونەکان یاخود سوێری تایە بێگومان لێکەوتەی ئەبێت لەسەر کەسەکە لەوانش ئەوەیە خاڵی یەکەمیان دووبارە لە ڕێگەی ئەو خوێ زۆرەی کە تایەتی ئێمە جاری وایە بیرمانە چێ هەندێک بەهاراتی هەر خۆشی خوێی تایە ینی جگە لە خوێکە خۆشی کە کەسەکە وەری ئەگرێ هەر لە ڕێگەی ئەو خوێ زۆرەوە و ئەکات کە سیستمی تیونێتی لە مێشکدا چالاک ئەکات ئەو کەسەکە هەست بە تیونێتی ئەکا ئەمە خاڵی یەکەم خاڵی دومیان سوێری زۆر دایمەن بۆ مودەیەکی کاتی وەتە ڕیتەنشن ئەکا ینی گلدانەوەی ئاو دروست ئەکا کەوا ئەکا کەسەکە دواتر زۆر میز بکات باشە لەبەروی ئاوی بەدوای خۆیان هێناوە لەبەرەوە هەرمە لەلایەک تیونێتی کەسەکە زۆرە بێ هەم لەلایەک میزکردنی کەسەکە زۆرە بێ کەوا ئەکا دواتر دەمی وشک بێت و لەلایەکی تریشۆ ئەو هەموو بەهارات و تیژ و تونیە بێگومان کاریگەری ئەبێ لەسەر گەدە بیرمان نەچێ لە ڕێگەی دەردانی زیاتری ترشەڵۆکی گەدە جاری وا هەیە با بڵێم گەڕانەوەی ترشەڵۆک و لەگەڵ ئازار و ناڕەحەتی دروست ئەبێت دەستخۆش دکتۆرە یەکێکی تر لەو بابەتانی کە پزیشکان و پسپۆڕان بەردەوام ڕێنمایی بە هاوڵاتیان لەسەری بابەتی شیرینیەکانە وە خۆتە زانی بە تایبەتی لوقمە قازی کە لە ئێستاە لە ڕەمەزانە خەڵک زۆر تالبێتی و خەڵک زۆری خوا ئەمە چ زیانێکی هەیە ئەگەر بێت و لە پارشێەوە بڕێکی زۆری لێ بخورێت بەڕاستی با بڵێن هەموو جۆرە شیرینە دەستکردەکان ئەو شیرینە تاکەکان شیرینە سادەکان با بڵێم شەکری سادە لە کاتی پاشێوانەوە باشترە خۆتی لێ بە دوور بگری بەڕاستی جا ئەمە بۆ کەسێکی ئاسایش باسەکەینەوە کەسێک توشبووی نەخۆشیە درێژخایانەکانیش بێت بۆچی لەبەرەوەی کاتێک کە کەسێک ئەم بڕێکی زۆر لەم خواردنە شەکرە دەستکردە شیرینە سادەیە شەکرە سادەیە وەرئەگرێت زۆر بە خێرایی شەکری خوێن بەرزە بێتەوە لە ڕێگەی ئەوەی کە هۆرمۆنی ئینسۆلین دەرئەیرێت دواتر ئێمە زۆر بە خێرایی شەکری کەسەکە دائەبەزێت یعنی لەبەر ئەوە کەسەکە سەیرەکات بۆ بەیانی زۆر بەزووی هێشتا لە سەرەتای ڕۆژەکە بێوزەی پێوە دیارە و هەروەها لەگەڵیا زۆر بەهەز بە ماندوێتی ئەکا و بە برسێتی شەکە خراپێکەشی لە چیە ئەوەیە کە لە سەرەتای ئەیخۆی زۆر دڵخۆش دەکا وزەیەکی زۆر خێراتاتێ ئەمەش بۆ دیسانەوە لە بروی لە جۆری ئەو شەکری کە لەناو ئەو خۆراکایە زۆر خێرا شەکری خوێن بەرزەکاتەوە هەر لەبەر ئەوەیە بۆ بەیانێکی یعنی زۆر بە خێرایی شەکرەکە دائەبەزێنێ لەبەرەوەی کەسەکە زۆر بە زووی برسی ئەبێتەوە زۆر چاکە دکتۆرە
وەک ئەماژەی ینی وەک دیارەکە بۆ نمونە دوای پاشێوکردن کە بانگە فەرمێ بەبوونی ئیشوکارەوە پێویستەکە زوو بخەویت و بەینی دووبارە هەستیتەوە. خەوتن ڕاستە و خۆ دوای پاشێوکردن و دوای نان خواردن چ کاریگەریەکی هەیە لە سەرمان؟ ئایا هۆکارە بۆ دڵە کزێ و هەر کێشە بۆ هەرسکردنمان دروست کات کۆ ئەندامی هەرس؟ بەڵێ بەنسبەت ئەمە خۆی ئێمە بەشێوەیەکی نمونەی باسیکەین وە باشترە ماوەیەک هەبێ لە بینی ئەو خواردنەی کە وەری ئەگرین لە پاشێوە و لە بینی ئەوەی کە ئەنوینەوە و بێگومان خۆشی ماوەیەک هەر هەیە لەبەرەوەی لە دوای پاشێوکردن دەست نوێژەگریت و نوێژەکەین و یعنی ماوەیەک ئەخانێ ئەمە لەلایەکی تر ڕاستی جۆری خواردنەکانیش کە کەسەکە وەری گرتووە لە پاشێوە دەور ئەبینێ کاتێک کەسێک پەنە ئەباتە بەر وەرگرتنی خواردنێکی ژەمێکی زۆر لە بۆ نمونە خواردنێکی سوورە و کراو لە ڕۆنا زۆرە یان بۆ نمونە شیرینێکی دەستکرد کە باسمان کرد یا سوێریەکی زۆریان بابەتی زۆر تون و تیژ و بەهاراتایی بێگومان ئەمانە زۆر زیاتر تووشی ئەو لێکەوتێ ئەبنی ینی لە ڕێگەی ئەوەی کە هەرسی کەسەکە ینی با بڵێم ناڕێکیەک و تێکچوونێکی پێوە دروستە بێ بۆیە سێرەکی کەسەکە تووشی قورسبوونی هەستەکە ینی با بڵێم گەدەی ناڕەحەتە هەست بە ئاوسان ئەکا زۆر جار کەسەکە بە زمانی خۆن ئەڵێن ینی کەسەکە تووشی ئەڵێ مائیدەی ترشاوە بۆ بەیانەکەی ینی ئەمانە بێگومان هەمووی کارگەری هەیە لەسەری ینی جۆری خواردنەکە بە دەرەجە یەک و پاشان باشتر وایە بێگومان مەسافەیەکە بێ لەبینێ. دکتۆرە جا هەر زۆر کات هاوڵاتیان ڕوو لە خواردنگەکانی دەرەوەکەن بۆ نان خواردن بە تایبەتی خواردنی سەر و پێ و هەنێ جار کەباب ئەو خواردنەی کە زۆر قورسە لە پاشێوە پەنایە بەنەبێت جاوە خۆ دووتێ ئەمە چ کاریگەریەکی ئەبێت ئەگەر بە نمونە کەسێک ئەو خواردانە خوا کە زۆر قورسە مەرجە برسێتی بشکێ بۆ ڕۆژی دواتر؟ بێگومان نەخێ ڕەنگە پێچوانەکەشی ڕاست بێت لەبەرەوەی کەسەکەەوە کووتمان لە ڕێگەی وەرگرتنی بڕێکی زۆر لەو جۆرە خواردنانی کە باسمان کرد ئەو ناڕەحەتی و بەعنی با بڵێم تێکچوونی هەرسەی بۆ دروستە بێت کە بۆ کەسەکە یعنی ناڕەحەتە و ئەتوانێت کەسەکە هەر بچێتە دەرەوە نان بخوا ئەگەر حەزی لەوێ بەس جۆری خواردنەکەی کە هەڵی ئەبژێرێت با لە ڕیزبەندی ئەو خواردنانە بێت کە سوودی هەیە نەوەک زیانی پێ بگەێنێت. باش دکتۆرە باسێک لە میوەکان بکەین لە پاشێوانە خواردنی میوەکان سوودی هەیە بۆ ڕۆژەکەمان؟ بەڵێ بەڕاستی ئێمە بە نیسبەت میوەوە زۆر گرنگی پێین و ئەڵێنکێکە لەو خۆراکانی کە ئەبێت باخی پێبیرێت لە مانگی ڕەمەزاندا بە تایبەت لە دوای نان خواردنی بەربان و هەروەها لە کاتی پاشێوانیشدا بەڵام بێگومان ئەگەر بمانەوێت ئێمە بڵێن ینی چ جۆرە میوەیەک ئەتوانێت کەسەکان ینی بە شێوەیەکی گشتی بۆی زۆر قورسی نەکەین لای خەڵک میوە وەرگرن بەڵام باشتریان ئەوەیە بە بڕێکی زۆر وەرنەگیرێت و نابێت بەتەنیا پشت ببەسرێت بە میوەکە ینی بە نمونە بۆ نمونە کەسێک بەناباتێت بەر یەک جۆری میوە و تاوا پاشێوەکەی بۆ بکە چونکم دیسانەوە ئەو میوەیە ئەو شەکری کە تایەتی یعنی وا ئەکا خێرا شەکرەکە بەرزەکاتەوە خێرا دایئەبەزنێ بەڵام ئەگەر تۆ هاتی هەر میوەکەت هێنا لەگەڵ سەرچاوەیەکی پرۆتینیا بۆ نمونە مۆزێکت هێنا لەگەڵ ماستا خواردت یا لەگەڵ شیرا خواردت یان لەگەڵ بابەتی دانەوێڵە تەواوەکانە خواردت یعنی لەگەڵ سەرچاوەیەکی کاربۆهیدراتی و سەرچاوەیەکی چەوریە تێکەڵت کرد بێگومان کاریگەری ینی بەسوودی ئەبێ چونکم لە کۆتاییە ئێمە ئەم میوانە ئاوی تایە و زەمان ئاەتە لە ڕووی شەکرەکەیەوە ڕێشاڵی تایە کانزا و ڤیتامینەکانی تایە ئەگەر پۆلێنی میوەکانیش بکەین بڵێن کامیان باشترە بێگومان ئەمەش پشت ئەبەسێ بە چەند خاڵێک لەوانە چەندێک گلایسیمیک ئیندێکسی واتە چەندێک توانای ئەم میوەیە توانای بەرزکردنەوەی شەکری خوێنی هەیە بە خێرایی و هەروە بڕی ئەو ڕیشاڵی کە تایەتی و چەندێک کاتی ئەوێ بۆ هەرسکردن ئەمانە جیاکاریەک دروستەکە لە میوەکانە یعنی بنمونە بۆ نمونە باشترین میوەکان کە لە پاشێوە وەربگیرێت لەوانەیە کە ئەوانن کە ئەم سیفاتانیان تیاکە زۆر خێرا شەکر بەرز ناکەنەوە لەوانە سێوە پرتەقاڵە هەرمەیە بێریەکانە ئەمانە و ئەو میوانەی تر کە زیاتر شیرین بنمونە مۆزە بەتابەتی ئەگەر مۆزەکە گەیوو بێ ترەیە یان بابەتی شووتیە ڕاستە ئاویانتیا و ئێمە قەدەغەی ناکەین بەڵام وەکووتمان بە بڕێکی زۆر نەبێت و نابێت بە تەنیا پشتی پێ بەسرە بەڵکو لەگەڵیا سەرچاوەیەکی تری خۆراک یعنی تێکەڵ بکرێت. دکتۆرە بابەتێکی تر کە زۆر گرنگە چاو قاوە و ئەو خواردنەوانێ بە تایبەتی قاوە کە خۆتەزانی ئەبێتە هۆی وشکبوونەوەی جەستە تا چ ڕادەیە کە هەڵەیە هاوڵاتیان پەنا بنەبەر ئەم خواردنەوانە لە کاتی پاشەوە بە تایبەتی زۆر کار نان و ماسۆ و بابەتانە خۆ بێگومان چای لە گەڵا ئایا ئەمە هەڵەیە؟ بەڕاستی وەرگرتنی چاو قاوەواتە ئەو بەرهەمانی کە کافاینی تایە دیسانەوە لەیان قەدەغە ناکەین لە سەد من خۆشم کەسێکی چاخۆرم بەڵام ئەڵێن یعنی با بڕێکی زۆر وەرنەگرن بۆچی لەبەر ئەوەی کافاین خۆی پێش هەموو شتێ میسپێکەرە دایریتکە واتە مدەڕێرە باشە وا ئەکا کەسەکە زووتر یعنی زیاتر میست بکات ئەمە ئەم و کەسەکە بەرە وشک بوونەوە ئەبات
لەبەرەوە ئەکا کەسەکە زۆر هەست بە چوونێتی بکات باوەری گرن بەڵام بە بڕێکی کەمتر و یعنی باڵم ئۆپشنی تریشمان ئەتوانین لە جیاتی ئەوانە بەکاری بێنین بۆ نمە چای ڕۆکیەکان بەکاربێنین هەر کەسەکەەوە هەستەکە چاشەخوا و بەڵام کافاینی تیانە یا بۆ نمونە شیر وەرگێ کەسەکە و هەستە یعنی هەر شلەمەنیە و بەڵام کافاینی شیتیانی و بگرە سوودیشی هەیە کەواتە ئەتوانن وەریگرن بەڵام بە بڕێکی کەم و هەروەها با لە دوای بەربانەکە بێت ئەگەر لە کاتی پاشەوەکە شاوەریان گرت وەکووتمان بازۆر نەبێت هەتاکو ئەو لێکەوتانیان توش نەبێت دکتۆر ئەگەر بە ئەرگ نەبێت هاوکارانم ئەم دوو ژەمە خواردنیان بۆ ئامادە کردووی ئەگەر بتوانن فەرمونون بێنە لای منەوە بۆی ڕوونکردنەوەی ئەوە بکەین کە هاوکارانم ئەم دوو ژەم خواردنیان بۆ ئامادە کردوین کە بە تەواوی دوو ژەمی جیاوازە جا تۆ ئەو ئەزێتە بکەشی پێمان بڵیت قوبڵی کامیانەکەیت لە پارشێوانە کامیان بخورێت فەرموو سپاس بەڕاستی سەرەتا وەکو بەڕێزت ئێڵی دوو ژەمی جیاوازن یەکێکیان بابەتی شیرەمانیەکانە ئەوەی تریشیان با بڵێن ژەمە سەرەکێکی خۆمانە کە لە ئێوارانە زیاتر وەری ئەگرین پێش هەموو شتێک ئێمە هیچیان ناڵین لە ساسەت ئەمە ئیتر خراپە و من ئیناکەین لە خەڵک و ئەتوانین جگەلەوەی کە هەرێکێکیان وەرگین ئەتوانین تێکەڵاویەکیش دروست بکەین لە هەردووکیانە بەتایبەت لە بابەتی پرۆتینەکانە سەرەتا ئەمەوێت لە بابەتی شیرەمانیەکانەوە دەست پێ بکەم بەڕاستی ئەتوانین بڵین یەکێکە لە هەرە باشترین جۆرەکانی خواردەمەنی کە ئەتوانرێت وەربگیرێت لە کاتی پاشێوە مەبەستم لە چاڕەشەکە نیە لە بابەتە شیرەمانیەکانە بە نمونە هێلکەکەیە ماستە پەنیرە ئەمانە و هەروەها ئەتوانرێت تێکەڵ بکرێت ینی بۆ نوێ هێلکە و شیر تێکەڵ بکرێت یا بۆ نمونە ماست و هێلکەکەیان ماست و پەنیرەکە بڕێکی لێ تێکەڵ بکرێت لە بروی سەرچاوەیەکی پرۆتینی زۆر باشە و لەو کاتەیە ئەتوانین بەشی ڕیشاڵەکانی ئێرە بۆ نمونە لە جیاتی با بڵین ترشاتەکە ئەگەر با بڵین بابەتێکی سەوزەوات یان خەیار و تەماتەیەک بێت یان بابەتێکی تری سەوزەوات بێ ڕیشاڵەکان بێ بیهێنین تێکەڵی کەین لەگەڵیا و میوەیەکیش لەگەڵیا دانین ئەمە یەکێکە لە بژاردە هەرە باشەکان هەرە تەندروستەکان تێکەڵێکی باشی ڕیشاڵ و پرۆتین و چەوری تایە و چەوری سوودبەخشەکانی تیاکەوە ئەکا کەسەکە هەست بە تێری ئەکات و درانتر برسی ئەبێتەوە بە نمونە ئەمەیان وەرگرین ئەمانە باشی شیتایە و با بڵین خراپی شیتیا جا هەتا نەک بۆ پاشە بۆ کاتی بەربانیش بێت بە نمونە سەرەتا لە لوقمە قازیەکەەوە دەست پێ بکەین وەبزانمەوە شتێکی وان نامێنێتەوە بوتن کە بیڵم تا چ ڕێژەیەکە ئەوە ینی بەڕاستی ڕەنگە کۆمەڵانی خەڵک پێیان ناخۆش بێ قسەیش ئەکەین بەڵام ینی لوقمە قازی لەناو با بڵین خواردنە تەندروستەکانە جێی نابێتەوە یعنی شتێک نییە هەتا بیکەم بە ئۆپشنێک ینی بەراوردی بکەمە بەستم لەگەڵ ئەو خواردنانی ترا خورما ئەتوانین سوودی لێوەربگرین بێگومان ترشیات خۆی ئەگەر بیتە سەری ینی بابەتێکی ڕیشاڵی دەوڵەمەندە زەیتونی تایە ڕیشاڵی تایە لە ڕێگەی کەلەرم و با بڵێن خەیار و ترۆزی و با بڵین ئەو بابەتانی کە تێی ئەکرێت بەڵام لەبەر ئەوەی هەندێک جار ترشات زۆر سوێرە خوێیەکی زۆری تێ ئەکرێت و هەروەها زۆر یان جاری وا هەیە با بڵێن ئەو ترشێتیە زۆرەی لە پاشێواندا ئێمە بە بژاردەیەکی باشی نازانین قەدەغەنیە بەڵام بابی کەینە کاتی ینی لە دوای وەرگرتنی ژەمەکەشیان هەتانەک لە بیدایەتە لە سەرەتادا لەگەڵ ینی لەسەر سفری بەرپانەکە هەبێ بەس لەگەڵ ژەمەکە لەگەڵ برنج و شلە و مریشکەکە بخورێت نەوە کاتی پاشە نەوەکو ناڕەحەتیان بۆ دروستکات و دیسانەوە لە ڕێگەی ئەو خوێەوە بابەتی مریشکەکە تەمعان جگە لە مریشک خۆی پێکاتەیەکی باشە و خواردنێکی باشە ئەتوانرێت وەربگیرێ هەتا لە کاتی پارشەویشە بەڵام ئامادەکردنی مریشکەکەش دەورە بینێ مریشکێک بێنین لە ناو ڕۆنا زۆر سووری کەینەوە و یعنی ڕۆنی پێوە بێتە خوارەوە بێگومان ئەمە ینی بەراوردکردنەکەی لەگەڵ مریشکێکا کە تەنها کوڵاو بێت با بڵێن ینی ئەو ڕۆنە زۆری پێوە نەبێت جیاوازی زۆر سمدانراوەیەکێکە لە ئۆپشنە دیسانەوە هەرە باشەکان لەبەری پرۆتینی زۆرە ڕانەکەش ئەتوانرێت هەروەر بگیرە بە تایبەتی ئەگەر بەبێ بابەتی پێستەکەی بێ ئەمە برنج ئەگەر باسی کەین لە کاتی بەربانگدا بەڵێ ئەتوانن کەسەکان وەریگرن بە تایبەت پژنە بەسن دیسانەوە بە تەنیا بە برنجەکە بەڵکو لەگەڵیا وەکو بەڕێستان داتانناوە شلەکە و هەروەها بابەتی پرۆتینەکەش بیرمانەچانی مریشکەکە ینی هەرسێکیان بە تێکەڵی وەرگرن سوودی زۆرە بەڵام برنج بە تەنیا ئێمە ینی ئەگەر خواردیشیان حەزیان لێ کرد لە پارشێوە با بڕێکی کەم بێ بۆچی چونکم دیسانۆیەکە لەو خواردانەی کە ینی کاریگەری زوو برسی بوونەوە زیاترە بەڕاستی بە بەراورد لەوانی تر شلەکانی شلێکیان
پاقلەمەنەکانە کە دانراوە فاسۆلیایە ئەو تریشیان بابەتی سەوزەڵاتە غەڵەت نەبم هەردووکیان دوو ئۆپشنی زۆر باشن هەم پرۆتینەکە و هەم سەوزەکە لە ڕێگەی ڕیشاڵەکەەوە و هەردووک ئەمانە ئەتوانرێت لە کاتی پارشێوە وەربگیرێت خورماکەش هەر ئەتوانرێت وەربگیرێ بەڵام بیرمان نەچێت بە ڕێژەیەکی زۆرنا یعنی ئاگامان لە بڕەکەشی بێت دکتۆر ئەگەر بینەوە سەرچاوە پرۆتینیەکان ئێمە لێرە بەگشتی سنگی مریشک و هێلکەمان داناوە بەڵام پێ وایە کە باشترین سەرچاوی پرۆتین چییە کە هاوڵاتیان پشتی پێ بەسن لە پارشێوانە بەڵێ باشترین جۆری سەرچاوی پرۆتینی بەڕاستی دیسانەوە دکتۆر ئەویش پشتە بەسێ بە جۆری پرۆتینەکەی بە نمونە لە بەرهەمی شیرەمەنەکان جۆری پرۆتینەکەمان ئێمە کازینە باشە کێکێکە لەو پرۆتینانی کە زۆر بە هێواشی هەرسەبێت چکم جێڵێک وەکو دروستەکە بە چواردەوری گەدەیە کاتە جۆری پرۆتینەکەی کە لە بەرهەم سەرچاو پرۆتینەکانە هەیە دەور ئەبینە بۆی قرار بین لەسەر ئەمە خاڵێکی تیان چەندێکە کاتی هەرسکردنەکەشیان و خاڵێکیان ئایا بەس خۆیەتی یان بابەتی چوری ئەوەشی لەگەڵایە ئێمە ئەتوانین بڵین دوو باشترین سەرچاو پرۆتینەکان بابەتی گۆشت و مریشک و ماسیە باشە و لەگەڵ شیرەمەنەکانە ئیتر شیرەمەنەکانێک و شیر و هێلکە بەڵام ڕەنگە ئێمە زۆر یعنی با بڵین ئەها ینی ڕوارانە هاتوێتین بابەتی گۆشت و ماسی و ئەمانە لە پارشێوە بخۆین لەو حاڵەتە شیرەمەنەکان ئەمێنێتەوە کە بەڕاستی بژاردێکی زۆر باش و تەندروستە دکتۆرە لەناو هەڵاتیانە قسەیەک باوەکە ئەڵێن ئەم بەرهەمانی کە ئەلێرەیە دانراوە بۆ نمونە ئەم ماسە بەشی سەعاتێ ناکا کە دووبارە ڕێنی هەڵەسینەوە نەخەو بەڵام ئەم خواردنانە ئەڵێ ئەگەر ئەم خواردنانە نەخۆین ناتوانین ڕۆژەکەمان بە پڕچالاکی بەڕێوەبەرین جاگە بکرێت ڕێنمایی خۆت بۆ هاوڵاتیان بە بڕێکی کەم چونکە کاتێکی ئەوەمان بەما و نزیکە بینەوە لە بانگی پیرۆزیێوارە بەنسبەت بابەتی شیرەمانەکانەوە بە پێچوانەوە زۆر سوودیان هەیە بەڵام کەی ئەم زۆر سوودە زۆرەشی ئەبێ کە وەکو یەکەم سەرەتا باسم کرد تێکەڵ بکرێت لەگەڵ شتی ترا بۆ نمونە ماستەکە یاخود هێلکەکە لەگەڵ یا با گوێس یاخود بایەمدا بنرێ باشە هەتا ئەتوانرێ نان بە تایبەتی ئەگەر نانەکە بەرهەمی گەنمی تەواو بێت نەوەک نانێکی سپی یعنی با بڵێم شەکری سادە بێت چکە کێشەکە لەوایە کە زۆر خێرا دواتر برسی ئەبێتەوە کەسەکە و لەگەڵ یا با بڵێن بۆ ئەتوانیان لە برینانەکە بۆنە شۆفانزیاکەی میوەیەک بێنە بۆی ئیزافەکە هەتا ئەم پاقلەمەنیانە ئەم پرۆتینانە ئەتوانی بێنی بۆی ئیزافەکەی کاتێک کە تێکەڵکردنێک لەمانە دروست ئەبێت هەم بڕەکەی زیاکە هەم کالۆرێکەی هەم هاتوویت لە ڕووی با بڵێم بابەتی کاربۆهیدرات و پرۆتین و چوریەوە یعنی دەوڵەمەندترێک کردووە بێگومان کاریگەریکەی ڕاستەکەن زۆر زیاترە وەک لەوەی بەتەنها تۆ ماستێک بخۆی یعنی تێکەڵکردنەکەی بابەتەکان زۆر سوودی هەیە بەڕاستی زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لامان میوان بێت کۆمەڵە بابەتی زۆر جوان و زۆر زانستی و باس کرد سپاس دەکەین کە لەگەڵمان خۆشحاڵ بووین خۆشەویستان بەم شێوەیەش ئەگەینە کۆتایی و نزیکە بینەوە لە کاتی بانگی ئێوارە ڕۆژ و تاعات و پەرستشی هەموو لایەکتان قبوڵ بێت تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت